مەراسیمی 33یەمین ساڵیادی شەهیدبوونی 5 ڕۆڵەی نەبەرد و مەفرەزەکانی تۆڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە باخی شەهیدانی دەروازەی شاری سلێمانی. ئەمڕۆ یادی 33 ساڵەی گولەبارانکردنی 5 ڕۆڵەی قارەمان، 5 پێشمەرگە، 5 لاو و 5 خوێنگەرم کە بۆ پارێزگاری لە شوناسینەتەوەی کورد لە ئازادی، لە سەربەستی، لە کەرامەتی مرۆڤی کورد لێرەیە گولەباران کران. هەر گولەباران نەکران لێرەیە، بەڵکو بە چەپڵە ڕێزان بەوەی کە هەموو کارمەندانی دەستگاکان و مامۆستایان و کەسوکارەکانیان ئێمە لێرەیە کۆبوونەتەوە بە چەپڵە باران، ئەوانیش لێرەیە گولەباران نەکرێن. ئەبێ ئەم سیناریۆیە کە ئێستا بووە بە مێژوو 33 ساڵ بەسەریا تێپەڕیوە بێ لە کاتی خۆیان چەند تراژیدی بوو بێ، لە هەمان کاتە چەند گەورەی بوو بێ کە 5 گەنج لەو تەمەنێکی لاویە لە سەرەتای 20 ساڵەکانە ئەوەندە بە گەرمیش پێشمەرگە بن، ئەوەندە بە گەرمی شۆڕژگێڕ بن کە ڕۆح بۆیان وەک فڕینی باڵندەیەک وابێ لە ڕاستیە. لێپرسراوی مەڵبەندی سلێمانی کە لە مەراسیمەکەدا بەشدار بوو وێ ڕایدانانی تاجە گوڵینە ڕایگەیان یەکێتی هەمیشە شانازی بە خەبات و قوربانیدانی ڕۆڵە و بنەماڵە تێکۆشەرەکانیەوە دەکات، هەر ئەوانن بوونەتە هۆی ئەو ئازادیەی ئەمڕۆ. پێشەکی سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی گەلی کوردستان و ئەم 5 شەهیدە قارەمانە نەوی ئەەکەم. بەڕاستی 33 ساڵ لەمە و پێش لە ڕۆژێکی وەک ئیمڕۆیە ئەم 5 شەهیدە لێرە گولەباران کران لەسەر دەستی شێخ جەعفەر کە شێخ جەعفەری بەناو مەحافزی پارێزگای سلەیمانی. گوناهی ئەمانە هیچ نەبوو، تەنها ئەوە بوو بەرگریان لە ئازادی لە مافی چارەنووسی گەلەکەمان ئەکرد. دیارە ئێمە ئیمڕۆ نەمانتوانی مەراسمێکی شایستە کە شایستەی ئەم 5 قارەمانەی گەلەکەمان و شاری سلێمانی بێت لەبەرەوەی پابەندین بە ڕێنمایە تەندروستەکان و ویستمان کەمترین بەریەکەوتن ڕووبە ئەژنا وەکو مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی ئێمە بۆ هەموو شەهیدان و هەرچێکش بۆ شەهیدان بکەین کەمە. 33 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە دەروازەی شاری سلێمانی و بە بەرچاوی خەڵکی شار و کەسوکاریانەوە 5 ڕێخستنی مەفرەزەکانی تۆڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بە دەستی ڕژێمی بەعسی ئەو کات شەهید کران. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.